سیمپۆزیۆمێک یان دیدارێک لەسەر نەخۆشی شەکرە و نەخۆشیەکانی کە کۆلیسترۆڵ واتە چۆری خوێن بەرزە بێتەوە تیایاندا لە هۆڵی گران میلینیۆم لەلایەن کۆمپانیای MSD و ئامادەکراوە و ئێمەش وەکو کۆمەڵی نەخۆشی شەکرەی کوردستان و کۆمەڵی نەخۆشیەکانی دڵ و سنگ ڕێخەری ئەم سیمپۆزیۆمین کە لەسەر نەخۆشیەکانی شەکرە و بەرزبوونەی چۆری خوێن ئەکرێت. نەخۆشی شەکرە لە هەموو جیهاندا بەرە هەڵکشان دەڕوات. ئەگەر ئامارەکان سێرکەین کە لە ساڵی 2015 تۆمار کراوە نزیکەی 460 میلیۆن کەس هەبوون تا ئێستا تووشی شەکرە بوون لە هەموو جیهاندا. کێشەکە لەوایە کە پێشبینیەکرێت لە دوا ڕۆژە 2040 ئەم ژمارەیە بێ بە چەند دایانناوە کە نزیکەی 640 میلیۆن کەس لەو کاتەیە توش بێت و ئەو کەسانی کە دووچاری ئەم نەخۆشیە بن لەو ناوچانەیە ئەبێت کە زیاتر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ناوچانن کەەوە ژیان گوزەرانی تایە ئەگۆڕێت بەرەو ئەو لایفستایڵی ئەو ژیانی کەەوە زیاتر بەرەو ئەوە ڕات خواردنەکانی کە تایە بەکارێت شەور و ئەو خواردنانی کە فاسفود و ئەوانە تایە هەروەها کەمی وەرزشکردن ئەمە هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە. ئەوەی کە هەیە تا ئێستا تۆمار کراوە لە سنتەری شەکرە و چۆرەگلندەکانی شاری سلێمانی تا ئێستا نزیکەی 28,000 کەس بە ئاوارەکانیشەوە کە لە سنتەری شەکرەی سلێمانی چارەسەر وەرەگرن. ئەمڕۆ بۆ لێرەین وەکو هەموو جارێکی تر کۆبوونەوەی زانستی زۆر پێویستە بۆ پزیشکەکان بۆی ئاگاری ئەو شتەنوانە بن کە ڕوایە و بزانین تا چەندە دەتوانین لای خۆمان تەطبیقی بکەین چونکە ئەوەش گرنگە. ئەو هۆکارانی واکە نەخۆشی شەکرە زیاد بکە زیاتر بەربڵاون ئەو هۆکارانەش تەمەن لە هەمویان گرنگتر بەکارهێنانی ئەو خواردانەیە کە قورسترن وزە زیاترە بەخشێ و کەمتر لە جوڵەمان. ئەم دوو هۆکاری زۆر گەورن واکە بەرکەوتە بیبی بە توژووی بە نەخۆشی شەکرە. United European Society for the European Risk, and here no needed, and statin use in combination with other talk about it in a minute. Of the management of dyslipidemia, as you know, it's a very wide term.